الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. برایانی بەڕێز و خۆشەویست، ئێستا دەستەکەین بە باسی یان بە تەفسیر و لە یەکدانەوەی ئاەتی 234 سوورەتی ئەلبەقەرە کە بابەتەکان هەر بابەتی تەلاق و ئەحکامەکانی زەواج و تەلاق. خوای تعالی ئەفەرمێ: والذين يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 فإذا بلغن أجلهن فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن بالمعروف والله بما تعملون خبير. أفرمي وأوانتان كوفاتكن، طبعا خوي خطابك الظاهر روكاتا يعني مردوكان، بس خوي ما بس أويك أو مسلماناني كوفاتكن وكو خوي تعالى كأنه والمردوكا يخساقا كأنه تو أقر مردي، بس خوي للراسية والزندوكانة يعني موضوعك والزندوكانة. والذين يتوفون منكم ويذرون جنيان لباش بجيمينه ويذرون أزواجا كابرا أمري وجني هيجنكي بجيما يتربصن بأنفسهن 4 أشهر و10 شاورانا كان وكو حيدات شوار مانغو دروش فإذا بلغنا أجلهن جاء أجر قشنا أجلي خويان أو كويان دياري كراوة فلا جناح عليكم فيما فعلنا في أنفسهن، هيج جناحتان لسرنية أي كسكاري كتش وأي كسكاري بياويش مردوكا، هيج جناحتان لسرنية أجر أو آفرتا هرشي كرد يعني شوي كرد ما يولى سر من علاكاني هرشتيكي كرد حرة إيتر بوي هي شوبكا بس بالمعروف طبعا، يعني أفرمي فلا جناح عليكم فيما فعلنا حرشي أكا نك حرشي يعني بشرعي وبالرقاء الشرعي شوكات أمينيتوا يج جناحك لسر إيوانية والله بما تعملون خبير. طبعا هالكاريك شكن بيقمان واي تعالى لي أقادارة آياتكي بيشو والله بما تعملون عليم، آياتكي دعاء والله بما تعملون بصير، أم آياتش والله بما تعملون خبير، عليم بصير خبير هرسيكي تأكيد لسرواكات وكخواي تعالى بحمشتكي وأقدارة وهيتشي لونابه ولن يتكاني ناو دولشتان أزاني إنه عليم بذات الصدور. أم جاء فرمي خواي تعالى والله بما تعملون خبير لآياتكي باش أويا أفرمي وجناح نية لسرتان ولا جناح عليكم فيما عرضتم به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم، أفرمي وجناحتان لسرنية لويك أو آفرتاني ك ميرديان وفاتي كردوا يا أو آفرتاني كطلاقي بائن دراون أبي زور آقامان لم قصبه جناحتان لسرنية أو آفرتاني كطلاقي بائن يعني كوتا طلاق دراون بائني بينون كبرى نك أو آفرتاني كطلاقي رجعيان دراو چونك طلاقي رجعي لكاتي عدك كابرا هجني كابرا يتواني بيقرينتو يكسر بيك لفظ طلاقي يكم دوم رجعية بائني أجر حتى تواويج به أبتا بينين صغرى كابرا تواني داواي كاتو بلام طلاقي سيم طلاقي بينوني كبرايا يعني في ميردكي خوي بويني بيقرينتو لو كاتا لطلاقي بينوني كبرى ولو كاتشي كميردكي أمري لو دو حالتا أفرمي خوي تعالى أفرمي جناحتان لسرنية لو دو حالتا كوا بشيويكي تعريض بوج نبلين يعني بيدا نجوياك ايوا حزكن بيخوازن لكات عدك لغير كات عدك كعدك كوتاي فيهات شوار دا مانغو دروجك كوتاي فيهات لو كاتب اشكراش روي تداوي بس لو كاتيك او هالا عديه دروسنيه شرعا بصريح براش كوانه بلي من اما بتخوازم مداواتك دروسنيه بهيت شيء وياك دروسنيه طبعا مع الاسف خلقي يزونا ما يتبي اقاي دروسنيه لو كاتا چونك حرام او هالا حداد هالا عدي مردكيا كوفاتي كردوا
یا ها لە عیدەی ئەو مێردەیە کە تەلاقی داوە جارێکە ناکرێ، یعنی جوان نییە، زۆر شتێکی ناپەسەندە. بۆیە خوای تەعالی فەرمێ گوناحتان لەسەر نییە بە تعریف بڵێن، بە تعریف یعنی بڵێ وڵا ئەگەر تۆ الحەمدولله خۆدا نامێنیت و ئینشاء الله خەڵکی خۆی هەر ئەبێ و یان ئەتوانی بە لەفزێتر بڵێ من ئەگەر کەسێکی باشە بێ با بێەوە ژنیش بێ، من ینی حەزەکەم بیخوازم مثلا لەو جۆرە قسانە. طبعا ئەمە بۆ کەسێک ئەو قسانە ئەکا کە خزم نزیکی خۆی بێ، خۆ ناکرێ تۆ بە تەلەفۆن ئەو قسەی لەگەڵا بکەیەوە و نامە گۆڕینەوە ئەو قسانە بکەیت، چکە وەلا ئەسڵا خۆی ئەو مەوزوع حرامە. بەڵام ئەمە دیارە ئامۆزایەکێتی خاڵۆزایەکێتی کەسێ دێتە ماڵیان ینی ئەم قسە ئەکا وەکو ینی هینێک ینی کەسێکی نزیکی خۆی. جا ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ گوناحتان لەسەر نییە ولا جناح عليكم فيما عرضتم يعني بشوي تعريض نك بشوي صريح به من خطبة النساء أو أكننتم في أنفسكم، يعني لدل خوتا داد ناوة كوا أتوي داوايكي أو جناح بار نابي. علم الله أنكم ستذكرونهن، خو أزاني مروفة وايا يعني اشتيك لدل الرودا طبيعة مروفة لنا ودلتا لوانيا ينبه وخوای تعالاش ئاگادارە کە تۆ ئەرباسێکیەکەی لەم لەولە بەڵام ئاگات لێ بێ بە سەریح بیڵێ گوناحبارەوی. ولكن لا تواعدوهن سرا، جێر بەژێر و نهێنی وعدیان پێ مەدەن إلا أن تقولوا قولا معروفا، إلا شتێکی ڕوون و ئاشکرا بێژێر و بەژێر، يعني من بس يويك صريح نيلي. ولا تعزموا عزم مكان عقدة النكاح بريادا يكسر برنا داواي ماري ببرنشتي وانا بيت حتى يبلغ الكتاب أجله، تا عدكي توابي أقاتا كوتاي. واعلموا أن الله يعلم ما في أنفسكم، قاد لي بيقواي قوراء قايل لناو دلتا هي نكبة نعوذ بالله وابزاني خواه خلط، يعني أقاد لي بي خواه بتونا خلط فاحذروه. أقاد لي بي واعلموا أن الله غفور حليم، بيجزان خوالي بردي أقر كسي بيشا أم حكمي نزاني بيو كاتيك زاني هلا خي كردوه دوای ئەوە زانی ئەم حکومەی زانی گوناحبار نابێت، تەوبە بکە و داوا بکە خوای تعالی لی خۆش بێ. ئەگەریش وتوبێتی لە ئیسەودا مەیڵێ، ئەگەر وتوبێتی لە ئیسەودا نەیڵێت. بەڵێ طبعا ئاەتە ئەم دوو ئاەتە معنە بەیانی ئەوەی تایە ئەوەمان بڕوو نەکاتەوە کە عیدەی وەفاتی ئەو کەسەی عیدەی وەفات، یعنی ئەو کەسێک کە ئەو ژنەی کە مێردەکەی مردبێ 4 مانگ و 10 ڕۆژە، 4 مانگ و 10 ڕۆژە. ئەمە طبعا بۆ ئافرەتی ئازاد، بۆ ئافرەتی کۆیلەیش نیوەی ئەوەیە واجبە لەسەر ئافرەت کە مێردەکەی مرد ئیحداد بکە. ئیحدادیش چییە؟ ئیحداد چییە؟ ئەوەیە کە خۆی جوان نەکاتەوە، يعني خۆی نەڕازێنێتەوە، بۆن لە خۆی نەدا لە ماڵیشە، يعني نەڕاتە پێشوازی ئەوانەی کە دێن داوایەکەن، يعني دەرگا نەکاتەوە خەڵک بێ داوای بکە هەتا ئەتوانێت لە ماڵا بێ، هەتا ئەتوانێت لە ماڵا بێ على الأقل ئەگەر مۆزەفەش بێ ئەڕاتە دەوامەکەی بەبێ خۆڕازاندنەوە ئەوانە و شەوان ئەبێ هە لە ماڵی خۆی ئەبێ دەرنەچێ، مەگەر زۆر ناچاری لە هەندی حاڵاتی ناچاریە. یەکێکی تر لەو ئەحکامانەی کە لەم دوو ئاەتەوە وەرەگیرێ ئەویش ئەوەیە کە حرامە بچیتە داوای ئەو ئافرەتێک کە لە عیدەی شەرعیایە و لە کاتی ئیحدادایە، دروست نییە بە لەفزی صریح پێی بڵێ ئەتخوازم. عەقدی نیکاح پێش ئەوەی عیدەکەی تەواو بێ هەر حرامێکە لە گەورەترین حرامەکان. ئەمە ئەڵێت یعنی ئەڵێ کە خیتبە حرام بوو، ئەی عەقدی نیکاح چی؟ تۆ خیتبەکە حرامە، تۆ عەقدی نیکاحەکە طبعا دەرەجەیەکی بانترە لە حرامیە و گەورەترە، هەتا وەکو ئەگاتە نەتیجەی خۆی. ئەمجا ئەفەرمێد و بێکێکی لەو حکمەتانەی کە وەریەگرین ئەوەیە کە ئینسان هەست بە مراقەبەی خوا بکە، دایمەن هەست کە خوا چاودێرێتی. ئەگەر ئینسان هەستی بە چاودێری خوا کرد مخالەفەش ناکە، ئەگەر هەستکەی خوا ئەتبینێ مخالەفە ناکەی. سە تۆ چیتە مارکێتێکەوە ئەگەر هەستکەی کامێرەی مراقەبەی تایە، کامێرەی چاودێری تایە، بە تەئکید هەنی هەڵە هەیە نایکی. بەس ئەگەر بزانی هەرکێ بۆ خۆیەتی لەوانەیە شەیتان بتخەڵەتێنێ و دەست بۆشێنی، لەوانەیە شەیتان بتخەڵەتێنێ و دەست بۆشێنی. بۆیە
مراقبەی خوای پەروەردگار لە هەموو کامێرەیەک تیشترە ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. دوایەوە دێنە سەر ئەم ئاەتانەی تر کە لە ئاەتی با بڵێن 236 و ئاەتی 237 ئەم دوو ئاەتەش هەر بابەتەکە پەیوەندی هەیە بە تەلاقەوە، بابەتەکە پەیوەندی هەیە بە تەلاقەوە و ئاەتی 240 هەر پەیوەندی بە تەلاقەوە هەیە، ئاەتی 240 بەڵام ئاەتی 238 و 39 پەیوەندی بە تەلاقەوە نییە. جا ئاەتی 40 مالامێنێ ئینشاءڵڵا ئێمە دوو ئاەت ئێستا ئەمڕۆ دوو ئاەتە خوێنین، دوو ئاەتی تر دوایەوە ڕۆینە سەر لە دەرسی داهاتووە یەک ئاەتی تەلاقمانەمێن ئەویش باسەکەین. ئەمانە گرنگن یاگە ئەمڕۆ مەجال هەبێ ئەویش ئەخەین لەگەڵ ئەوەیە بۆ ئەوەی لە تەسجیلکردنی ڤیدۆکە زۆر ضرورە ئەم ئاەتانم بە ضرورە مزانی هەبێت بمێنێتەوە، چونکە زۆر کەس لە تەفسیری ئەم ئاەتانە نازانێ بەڕاستی، زۆر کەس بێ ئاگایە ئەم ئەحکامە شەرعیانە زۆر جار لە وتار جمعە باس ناکرێ، زۆر جار لە محاضراتە باس ناکرێ، چونکە کەس زانێ ئەم ئاەتانە باس کە ئیتر لەزەت لە مەجلیسەکە نامێنێ، بەس لە ڕاستی ئەمە قورئانە و پێویستە باس بکرێ. ئێمە کاتێ باسی مەسائلی نێوانی ژن و مێردمان کرد، چۆن ژن و مێرد معاملە لەگەڵ یەکاکەن لە شێوازی جنسی و سەرجەی و ئەمانە، خەڵکێکی زۆر لە کۆمنتە مامۆستا ئەمە چۆن ئەبێ باز بکرێ، نابێ ئەمە باز بکرێ، ئەم بابەتە بابە ئەمە قورئانە، هەنێ ئەمە قورئانە من کردووە بە کوردی، یعنی تۆ قورئان ناخوێنیتەوە، قورئان لە تەلەڤیزیۆن ناخوێنرێتەوە، قورئان لە ماڵانە ناخوێنرێتەوە. زۆر کەسەیە سوورەتی بەقەرە ئێمە باسی سوورەتی بەقەرە بەردەوام شەو لە ماڵا لێدا ئێقین ئەگەر کابرا عەرەب بێتی ئەگا خوارە ئەو بابەتانەیە کە من کردووە بە کوردی، باشە بۆ ئەم بابەتانە عیب بێ باسکردنی، بۆ عیب بێ؟ عیب ئەوەیە کە تۆ ئەمە نەزانی، عیب ئەوەیە لە دینەکەت شارەزا نەبی، عیب ئەوەیە مخالەفات بکەیت و دوایی لای خوا لە ڕۆژی قیامەتە بڵێ وەڵی کەس نەبوو بۆم باسکە. ئەوە عیبە، ئەوە عیب نییە تۆ ئەگەر دینەکە وەکو خۆی وەربگری. جا لەبەرەوە ئەم ئاەتانم زۆر بە زۆر ڕێزانم کە بڵاوی کەینەوە کە خەڵک ئاگای لێبێ. لەبەرەوە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین ئەمە بەجار هەرسێ هینەکە وتارەکەمان لەسەر ئەم مەسەلەی تەلاقە. لا جناح عليكم إن طلقتم النساء ما لم تمسوهن. برayna لەسەر ئەم مەسەلە ئەو ڕۆژە گەیکە کاتوبوو بەلام نەکێکە دوان سیانێک بوون هەر هەمویان جەختیان کردەوە کە پرسیاریان لە مەلایە کردووە لەسەر ئەم مەسەلە، مەلاکە بەعەکسەوە فتوای بۆیاندا بوو، هەر بە غەڵەت فتوای بۆیاندا بوو کە من وتم نەوانیە مامۆساکە هەڵەی نەکردووە، ئێوە غەڵەت تێگەیشتون، لەبەردەم منە تەلەفۆنێ بۆ مامۆساکە کرد بالفعل مامۆساکە هەڵەی کردو. یعنی مامۆسای ئاینی کە یعنی مەلایەتیشی تەواو کردووە ئەلەم ئاەتانە نازانێ و لە محکامانە نازانێ، خەڵک عوام چۆن بزانێت یاخر؟ ئەخیرەوە مشکلەکەش بۆ گەڕێتەوە باسکردنی ئەم شتانە بەعام غەریبە یعنی، و کەم کەسێ ئەم ئاەتانە بە تایبەت تەفسیرەکات و وەکو چۆن بڵێ لێ وردەبێتەوە. گوناح نییە لە سەرتان، خوای تەعالا فەرمێ طبعا جناح يعني گوناح، جناح يعني گوناح، هەر عربیەکەیە ئێمە جەکەمان کردێتە گێ وەک مسریەکان بەجێ ناژن گێ. جناح يعني گوناح، گوناحتان لەسەر نییە، تاوانتان لەسەر نییە. إن طلقتم النساء ئەگەر ژن تەلاق بدەن لە چی کاتێکە ما لم تمسوهن، يعني حرام نییە ئینسان ژنێک مارەی بڕیوە دوای سەیرەکە بە یەک و ناگونجێن، فەرق هەیە لە نێوانی ئەم و ئەوە، ئەڵێ بۆ بیخوازم وە بیکەم بەک ژن، یعنی لە کاتێکا کەم ئێمە ناگونجێن بە یەکەوە، کابرا سەیری زروفی خۆی و زروفی ئەو ژناکە ناکرێ بە یەکەوە، بۆیە ئەم ئینسحابەکە یان ژنەکە کچەکە ئینسحابەکە. گوناح نییە ئەگەر پیاوێک کچێکی مارە بڕی یان ژنێکی مارە بڕی زانی بە یەکەوە ناگونجێن پێش گواستنەوەی تەلاقی بدە، گوناح نییە. تەلاق حرام نییە، بەس تەلاق ئەگەر بەبێ عوزر بێ مەکروهە، یان ئەتوانی بڵێ یەکێکە لەو شتانەی کە خوا پێی خۆش نییە، یەکێکە لەو شتانەی کە خوا پێی خۆش نییە. مە حەدیثێکمانەیە، حەدیثەکە سەنەدەکەی ضعیفە بەڵام معناکەی زۆر زۆر صحیحە. إن أبغض الحلال إلى الله الطلاق، ناخۆشترین حەڵال لە لای خوای تەعالا تەلاقە، خوا پێی خۆش نییە، بۆیە ئەوە نەجەخت لەسەرێکە. بەڵام ئەگەر نەگونجێ خۆ برا خۆ ناکرێت یعنی بمانێ هەر بە زۆر، بۆیە شەرع مەجالی داوە. ما لم تمسوهن، تمسوهن يعني گواستنەوە، يعني گواستنەوە، مس يعني جیماع، يعني سەرجێی، يعني جوودبوون.
أو تفرضوا لهن فريضة، یان ژنێکتان مارە بڕیوە پێش ئەوەی مارەی بۆ دیاریکەن، ئاخر خۆ ئەوێت بۆ مارەی دیاریکردن فەرز نییە، لەوە چێت تو ژنێکت مارە بڕی بێ هیچ مارەیەکت بۆ دیاری نەکرد بێ، یعنی نەدوتوە من لەسەر ئەوەنە مسقال ئاڵتون مقدمە و مؤخرەوە باس نەکراوە، هیچ مارەشت بڕی مەلایش هات مارەی بڕی نەیوت لەسەر چەند، هەروەتی کچەکەوتی من ڕازیم شو کەمە ئەم پیاوە بە شایەتی خوا و بە شایەتی ئەم شایەتانە، ژنەکە پیاوەگەشتی من ڕازی بووم، یا بەعکسەوە پیاوەکە بڵێ من داوات لێ یەکەم شوم پێ بکەی کچەکەش بێ ئەوە ڕازی بووم، تەوە ئەوە بۆ ژەنی هیچ باس نەکراوە، باس مارەی لەبەینا نەکراوە، دروستە تەلاقی بدەی. ئەی ئەگەر تەلاقت دا و مارەی دیاری نەکرد بێ ئەوە لەو کاتە مەتیعوهن، ئەو کاتە متعەیەکی بۆ دیاریەکە، یعنی شتێکی ئەگەر پێش گواستنەوە کە تەلاقت دا تەمەتوعی پێەکەی، یعنی شتێکی پێ ئەدەی لەزەتێکی پێ حەقی ئەوە بکاتەوە ئەو ماوە بێتاقەت ئەبێ و طبعا ئافرەت بۆ ئافرەت زۆر زەحمەتە تەلاقدان، شتێکی پێ ئەدەی دڵخۆشیەکەی بە پێی توانە. ئەفەرمێ ومەتیعون على الموسع قدره وعلى المقتر قدره، يعني بۆ نمونە ئەگەر تۆ هەد بوو چەنگڵایەکی پێ بدە، چەنگڵایەکی پێ بدە، ئەگەریش نەدبوو هیچ نەبێ دڵی خۆشکە بە ئەگەر بە ئەنگوستیلەیەکیش بێ. وعلى المقتر قدره، طبعا موسع ئەوەیە کە هەیەتی، مقترش ئەوەیە کە نیەتی، يعني ككمية هي. متاعا بالمعروف، متاعا يعني متعة، يعني شتێک دڵ خۆشکەر، بالمعروف يعني بە شێوەیەکی زۆر جوان، يعني تۆ ژنەکەت تەلاق داوە، ئیسلام فێرچی ئەدەبێکمانەکە، ئەم ژنە تەلاق داوە ئەم کچە داوای تەلاقی کردووە لەم پیاوە، خوا ئەفەرمێ هەر بە جوانی ئیکاکە خۆی من دوژمنیەک نیمەن، دوو کەسە شەریکن لە دوکانێکە بێ کۆنایان کردی لە یەک جیا بنەوە یەخۆ نابنە دوژمن یەکتری، ناکرێ ببنە دوژمن یەکتری، یە زەواجیش وایە دوو کەسە بە یەکۆ نایان کرێ ماڵاوە بۆ ئێمە دوژمنایەتی دروستکەین، ئەی یەک بکوژن باشە، ئەی کێشیان بگێتە مەحکەمە و لێدان و سەر یەک شکاندن و ئەوانە باشە، ماڵمان جیایی ژێ برامان برایی و کیسەمان جیایی، يعني برامان برایی يعني هەر خزینەکە بمێنێتەوە خزمایەتێکە بەڵام با لە یەک جا بنەوە. بەڵێ ومتعوهن على الموسع قدره وعلى المقتر قدره متاعا بالمعروف، يعني بجواني حقا على المحسنين، اما حق واجبه لسر کەسێ لێکی چاک تۆ پیاوێکی باشی محسن بە، يعني تۆ جاری وایە لە شوێنێک ئاڕۆی میوانێ داوەتەکەی شەش حەوت گڵای بۆ سەرفەکەی تێگەی خەڵکێ داوەتەکەی پیاوەتیەکە کاکە ژنەکەی خۆت ئەولاترە، يعني ئەو متمانەی داوەتەوە ئەو ماڵە ڕێزیان لێت گرت کاکە تۆ پیاو بە، يعني خوای خاتە شوێنەکە ئینشاءالله پیاو بە. وإن طلقتموهن، ئەگەر تەلاقیان دا من قبل أن تمسوهن، ئەگەر تەلاقیان دا پێش ئەوەی جیماعیان لەگەڵا بکەن، بەڵام چیتان بۆیان کردووە وقد فرضتم لهن فريضة، مارەیت دیاری کردووە. طبعا ئەو ئاەتە ملاحظەیەکە بڕۆینەوە بۆ ئاەتەکەی پێشووت خوا ئەڵێ ولا جناح عليكم إن طلقتم النساء ما لم تمسوهن أو أول لمعناي لزماني عربي معناي واوا أول لبيا بمعناي واوا، يعني تو مارد بري ندقواستو ماري بو دياري نكرت بو متاعيكي أمي تريان أفرمي أجر طلاق دا بيشوي بيقوازيتو بلا ماريد بو دياري كردبو باسم مسقال مقدمة وباسم مسقال مؤخرة بو دياري، يعني هذه شيء كان بلا مؤخرة ومقدمة هم الشريعة الإسلامية، أما آسان كاري أم زمانية لما حاكمة بو زواء كري لبرا ويلا إنوك نيبي فقيرة وباش نمشاو بقنا يكتري وهرشونا بيه ها بحلالي نيبو ماريكي دياري كد بو أم هنا بو أم كتشا ماريكي دياري كد بو نمنوتي بيس مسخال خواه تعالى فرمي أقل طلاقي دا بيش قواسنا وكا وقد فرضتم لهن فريضة، فرضتم يعني بويان تان دياري كد لهن فريضة، يعني فريضة شيا ماري فريضة دوام مارية فريضة كم دياري كردنا تواب رأينا فنصف ما فرضتم نيوي أوي دياري تان كردو حقك شكي
ئەگە خەتای پیاوەکە بوو تەلاقیدا ئەی ئەگەر خەتای کچەکە بوو ئەوە هیچی ناکەوێ بەڵام لەگەڵ ئەوەی ئینسان هەر ئەبێ پیاو بێ کچەکە وتی من تەلاقم گەرەکە خۆ زۆر ناخۆشە بەس هەر پیاو بە هەر شتێک بە هەر پیاوەتیت هەبێتەوە پیاوەکو ژن نییە زوو بڕۆخێ مە ڕۆخێ وقد فرضتم لهن فريضة فنصف ما فرضتم إلا أن يعفون مەگە کچەکە خۆی عەفوتکە بێژێ تۆ تەلاقت داوە لەگەڵ ئەوەیشە ئەو ژنێکە بەس پیاوەتیەکە ژنێکە بەس پیاوەتیەکە عەفوەکە ئەڵێم نیوە حەق خۆیەتی ئەڵێم عەفوتەکەم ئەیچم ناگەرەک یا ئەڵێ 5 مسقاڵم بەرێ و 5 مسقاڵی بۆ خۆت کردی ڕبع ئەو يعفو الذي بيده عقدة النكاح یا پیاوەکە پیاوە ئەڵێ من تەلاقتم دا 20 مسقاڵم دیاری کرد و گردن تازە بیار بیسەکەی بۆتە نا كابرايا أو بيده الذي أو يعفو الذي بيده عقدة النكاح بياو باوكي كتشنية واضحة وأن تعفو أمشى تشجيع إخوائية وأن بلى وأن تعفو أقرب للتقوى كاكا إنسان زور جير نبي ومحكمة وشكات كاري كنا مرذبا كنا عيبة بيا أنا احتمال أو بنابات بر محكمة ريك بكون لنابيا كاو كاكا بيويس ناكا من دو ما كروباو كيشيان بولا سر نفقوا مشاكل كيشغان زور جار محاولة ما بابا جيان ريك بكون لقال يكا كي ضروري وبيجينا محكمة كروباوكن باوك أتشوقينا وكر أتشوقينا ودي لأخيرا دواي 3 جلسة محكمة دواي 3 جلسة محكمة هر يكي 50 قڵا بمحامي محكمة بالريال إدالة سريو نشر مزاري أم عدسي عودة الله عيد والله مهم هو بهلاك يعني مكرت أي ترشي مهم هو أم عقلك سيم عقلك كإيمي يعني إيمي مروفها معنا أو 50 قڵا و 50 قڵای أم أي كرت دفتريك حرچني نفقة وربقري دواي هر دفتري كي ورناقر دواي 20 ساڵ تيج ناكا دفتري أي بو بيدن بمحامي أي بو يعني لبردم إنسان روش لبردم محكمة شل أخو هيني برامبر بيكتري نامين يعني بالراستي إنسان يعني وأن تعفو أقرب للتقوى يعني بالراسي يعني المقلي بوردي معناها به أقرب للتقوى تمام أبجد شيء كسي تشن عاجزي كردي بيت بزقية كرد بدم يوتو بزقية كرد بدم يوتو ولا تنسوا الفضل بينكم جاهز إنسان شاكي يكتريشي لبير نبي لو ماوي كمارت بريا چنێ بە یەکۆ دەرچوون چەندێک گەشتان بە یەکۆ کردووە چەندێک لەزەتتان لە یەکتری بینیە میوانداری یەکتان کردو ئەم ئەویبان کردو داوەتی کرد ئەویمان کردو ڕێز و احترام یەکاکە هەمووی لەبێر بچێ اینجا لەوە چێ پێشووتر ناسیاویەکە بێ خزمایەتیەکە بوو بێ یە هەمووتان لەبیر کرد کاکە ولا تنسوا الفضل بينكم فضل یەکتری لەبیر مەکەن ئەوەی کە لە نێوانتانە بووە إن الله بما تعملون بصير دووبارە خوای پەروەردگار بەوەی کە ئەیکەن بەسیر و ئاگادارە ئەم طبعا ئەم ئاەتانەش حکمەتێکی زۆر زۆری تایە شتی زۆر زۆر تایە خوای پەروەردگار ڕەحمان پێ بکە یەکەم لەمانە حکمی ئەومان بۆ بەیانەکە کە ئەگەر بێت و کەسێک ئافرەتێکی تەلاقدا پێشگواستنەوەکەی ئەگەر مارەی بۆ دیاری نەکردو متعی پێدا یعنی بێبەشی ناکە هەر متعی پێدا ئەگەریش مارەی بۆ دیاری کردبوو نیوەی مارەیەکەی پێدا ئیلا مەگە کچەکە خۆی تەنازل بکە یان ئەگەر پیاوەکە تەنازل بکە بۆ هەموو مارەیەکە ینی ئەم جادینە سەر ئەوەی کە ئەو ئاەتەی کە مابوو وتمان ئێمە ئاەتی حافظوا على الصلوات ئاەتی 239 ئەوە جارێکان ئێڵینە دەرسی داهاتوو ئاەتی 238 239 ئێڵینە دەرسی داهاتوو بەس 240 لەگەڵ 241 بە سەریعی بەسەر ئەوڕێن بۆ ئەوەی هینەکە بەڵێ ماوەسم فەرمە چەند جوانە ئەڵێ ئەگەر ئەمە تۆ چاکە کاری بەرامبەر کەسێک نەچووتە لایەوە خێزانت نیە ئەگەر کەسێک کە تەلاقی دێت چەند ساڵێک لەگەڵ ژیاوە بێت الله لەو تەدەبورە چەند جوانە ئەو بڕگەیە تۆ ئەمە ئەم هەموو وەسیەتە خوای تەعالای کە بەرامبەر بە کەسێک هێشتا نەتگوازوت خێزانت نییە
يعني تو ئەوە چاکە بکەیت تۆنە لێبور دەیت هەبێ و ئاوا مەتاعیب دەیتێ و ئاوا لێ خۆش ببی لەو مارەیە لەو نیوەکەی تریشی بۆی بۆ هەردوو لا طبعا نصیحەتەکە کەسێک ئەگەر چەند ساڵە ئێوە بەیەکۆن لەوانێ دایکی مناڵەکانت بێ بۆ عکسی شۆ لەوانێ ئەو باوکی مناڵەکانت بێ چەند ساڵە بەیەکەوە خۆشی و ناخۆشیتان بینیوە بەیەکەوە قەینا معقول لە دۆ شاوتێکەڵکەی کاتی هەموو شتێتەوە بوو ینی ڕێز زۆر خۆشە ژیانیش ئەوە نییە بەڕاستی ئینسان وابزانێ هەموو شتێک تەواوە بێ لەم دنیاە بە یەک کێشەیەکی بچوو أقرب للتقوى إلى عفو الموسى أكثر الناس عفوا أشدهم تقوى الله وأقلهم عفوا أقساهم قلبا وأضعفهم زۆر جوانە وایە یعنی کێ عەفوی زیاتر ببێ ئەوە تەقواکەی زیاتر یعنی کێ زیاتر عەفو بێ طبعا نەک بەس لە مەسەلەی ژن و مێردایەتی لە هەموو شتێکە ئەوە زیاتر بە تەقواترە بەس کێ عەفوی کەمتر بێ دلیلەکە تەقواکەشی کزە بەڵێ أفرمي والذين طبعا آياتي 140 والذين يتوفون منكم ويذرون أزواجا وصية لأزواجهم متاعا إلى الحول غير إخراج فإن خرجنا فلا جناح عليكم فيما فعلن في أنفسهن من معروف والله عزيز حكيم وللمطلقات متاع بالمعروف حقا على المتقين خوي تعالى أفرمي لآياتي دوسطو تشل وانية لآياتي دوسطو تشل أفرمي خوي تعالى أفرمي أوانيك وفاتك لإيمان داران وجنيان بجي الله فإن لهن من الله وصية يعني خوا وصية يعني كاتشي لسروي لسر ورسي يعني بياو مردوكا شو كان بياو مردوكا خوينا ما واي سلدويا لسر ورسكي كوا مجال بآفرتك بدن لقل يعني بي لمال يعني بي لمال يعني بمن يتوى بخوات وبخاتوا حتى وكو إلى نهاية السنة بما فيها مدة العدة حتى يكسال لقل شوار مانغو دروجكشا للايان بمن يتوى متاعا إلى الحول غير إخراج مگر خوي رازي ببي دوای شوار مانغو دروجك بروتو مال باوت أنا أخوي أصل واي لما لكي خوي بمن يتوى تا صالي نا شوار مانگو در روزك واجبة دوای شوار مانگو در روزك تا مجال هي تا صال يعني شش مانگي تريش هشت مانگ كم در روزي تر لقريا أي أجر خوي رويشت يعني دوای أو عدة كي توابو خوي رويشت أفرمي إيوه اعتيادية هيتش كيشي كتيانية أجر أما يكرت فلا جناح عليكم جناحتان لسرنية فيما فعلنا في أنفسنا يرحمك الله في أنفسنا من معروف يعني بشرتك يعني أو آفرتات طبعا اشتجاية في معروف يعني حتى ما بس أويك أقشوش بك اعتيادية والله عزيز حكيم وخوي تعالى بعد صلاته دانايا أحكام كان خوي تعالى هموي بداناي دان راوة هموي لسر مصلحتي بشرية دان راوة أم جاء أفرمي أوانيشي كطلاق دراون دووبارە تەکی دەکاتە خوای تعالە نەک ئەوانەی کە پێش گواستنەوەکە تەلاقیان بدەیت دوای گواستنەوەکەش وللمطلقات متاع بالمعروف حقا ئەمەشە حکمێکی تری تایە ئەویش ئەوەیە ئەو کەسەی کە تەلاق درابێ و گواسرابێتەوە کەوا پیاوەکەی بەڵام بە مەرجێک یعنی ئینی بۆ دیاری نەکرابێ مارەی بۆ دیاری نەکرابێ یان ئەگەر بۆشی دیاری کرابێ ئەگەر بۆشی دیاری کرابێ کەوا دڵخۆش بکرێ لەلایەن پیاوەکەیەوە کە تەلاقی داوە ئەڵێ حەسەنی کوڕی ئیمامی عەلی ژنێکی تەلاقدا لە ژنەکانی ئەڵێ هەدیەیەکی جوانی بۆ نارد هەدیەیەکی چاکی بۆ نارد نووسی بووی لەگەڵ یعنی نووسی بووی هەدیەیەک دیارەک لە خۆشەویستێکەوە بۆ یعنی خۆشەویستێکی جارانەوە بۆ خۆشەویستێکی خۆی یعنی تەلاقیشی دابوو بەڵام هەر بە ئەو پەڕی ڕێز و احترامەوە يعني ضلنەوەی ئەکرد کە ئیتر خۆ لەوانەیە بێکۆنیان کراوێ لەوانەیە لەبەر وەزعێ ئینسان مەرج نییە کەسێک ئەگەر لەوانەیە کەسێکێت تۆ حەسکەی لەگەڵ تابێ بەس ناگونجێ کە نەگونجاوە یا بۆ ئەو یا بۆ تۆ ناگونجێ بێکەوە بن قیچێکە ماڵ ئاوایی خوا حافیزی وەسەلام ئیتر چی بکەین یعنی بەڵام هەر ڕێز و احترامەکە و مەحەبەتەکە هەتا ئەو کاتێک کە ژنی تۆ بۆ دوای ئەوەش کە خێزانی تۆیە تو کاتی خۆی خۆش بویست و ڕێز لێگرتووە ئیتر هەر بەو ڕێزەوە بیتێڵەوە وەزعەکە هەنیەک
سیارەیەکیان بۆ ژنەکانیان یعنی لەو کاتە سیارە ئەو کاتە ئەنێ خەڵک وەختی خۆی وڵاخێکی بۆ ژنەکەی کڕیوە یعنی وەکو ئیسا بامون کابرا سیارێکی بۆ ژنەکەی سیارەکەی لێ وەرنەگرتووە کە تەلاقی داوە سیارەکەی لێ وەرنەگرتووەتەوە یا خزمەتکارێکی بۆ کڕیوە خزمەتکارەکەی لێ وەرنەگرتووەتەوە واضح برا ئازەکانم خوای تعالی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە کۆتایی ئاەتەکەش فەرمووی حقا على المتقين ئەمە حقا بۆ ئەو کەسانەی کە ئەهلی تەقوان یعنی کێ لە خوا بترسێت دائما حقەکان مافەکانی خەڵک جێبەجێکە كذلك يبين الله لكم آياتي لعلكم تعقلون خوای تعالی بەم شێوە ئاەتەکانی خۆیتان بۆ ڕوونەکاتەوە تاوەکو ژیر ببن و تێبفکرن